پشتگیریەک ناکرێن بەڕادەیە کە وای لێ هاتووە کارگەکانمان بەرەو داخستنە ڕات چەندین کارگە دایخستووە تا ئێستا چەندین کارگە منافسەی خۆیە کادای نەخستووە بەڵام داواکارم لەو کەسانەی کە ئەتوانن پشتگیری بەرهەمی ناوخۆیی بکەن بەڕاستی ئەگەر وا بڕات لە فترەیەکی زۆر کەمە لە 10,000 کاربندەوە بۆ چەند کارگەیەک ئێستا 2,000 کاربندی تیاماوە یعنی هەلی کارمان هەیە کە توانایەکی باشمان هەبێت بۆ پێشخستنی بەرهەمی ناوخۆیی بەڕاستی ئەمانە ئەبێ هەمومان پشتگیریان لێ بکەین دیفاعیان لێ بکەین بۆی بتوانین ئەو یاسانەی کە هەیە پشتگیری لە بەرهەمی ناوخۆ ئەکا بە زووترین کات بکرێتە بواری جێبەجێکردنەوە کە ئیسا حالیان لە پەرلەمانی کوردستاندایە بۆی ئێمە بتوانین هەلی کار بۆ گەنجەکانمان بڕەخسێنین ئەم کارگانە ئیسا زیاتر لە 2,000 کەس کاری تێ ئەکا ئەڵەگەر ئێمە پاراستن لە بەرهەمەکانمان بکرێ ئەمە توانین ڕێژەی ئەم کرێکارانە زیاتر بکەین بەرەو 10,000 و لەوە بەرەو ژوورتریش بکرێت ئێمە حەزەکەین حکومەت جارێشتر بە یاساکانی خۆیان بڕواتەوە و ئەو یاسانەی کە لە حکوومەتی عێراقیا دەرچووە کە شیرەمەنی بۆ 2 مانگ بۆ 3 مانگ قەدەخە کردووە هەرێمی کوردستانیش پابەند بێ بۆ یاسایەوە و قەدەخەی شیرەمەنیەکان بکە تا ئەم کارگانە بتوانن سەرقاچی خوان بگرن و بتوانن کارەکانیان ئەنجام بدەن و بەرهەمەکانی خوان پەخش بکەن بە کوردستان و بە عێراقدا.